ئاگاداری دەمتان بن هی ڕەفتارەکان بدەن کورە ئاگاداری کردەوەکانتان بن خۆتان مەدۆڕێنن دینتان مەفرۆشن بۆ قسەیەک بۆ نوکتەیەک قەسەم بەخوا نەگەوەی کە نوکتاکە لەسەر خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێی بێ ئیمانە بێ ئەوەشی کە لە مەجلیسەکەیان بێدەنگە و بەدەمیەوە پێکەنی وەکو ئەو وایە ئەوتان لەسەر پەتێکە ئەبێ ئاگاداری خۆت بین دایم مراقەبەی خوا بکەیت لە بخوا لە شوێنێکا نەوبینێ لە مووقیفێکا نەوبینێ کە غەضەب لێ بگرێتیایە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باسەکە دەفەرمێ إن المرأة ليتكلم بالكلمة من سخط الله لا يلقي لها بالا يهوي بها في نار جهنم 70 خريفا فرمين نقبتي واهي إنساني واهي لما جيسيك دانشتو هاد بو قسي زلو بو أي كاب السعودة وبصعبة وقالطة وقفوا بوي بيبكن وجماعات بلان والله قصة خوشة ومجلسي خوشة قسيقا كا خوات بينا خوشة لا توربوني خوا الله قسيقا أم هاري قيبتين عاوز باشتيكي بسيط سادي كروها نازانێت کە خوا سوێنێکی لەسەر خواردووە ئەڵێ بێ لەسەر ئەو قسەی هەر بخەمە ئاگرەوە ئەفەرمێ 70 دانە ساڵ پێی بەرەبێتەوە بەناو جەهەنەم لەسەر یەک کەلیمە قسە دین و ئیمانی خۆیە دۆڕێنێ ئاگاداری دەمتان بن هی ڕەفتارەکاندا بدەن کورە ئاگاداری کردەوەکانتان بن خۆتان مەدۆڕێنن دینتان مەفرۆشن بۆ قسەیەک بۆ نوکتەیەک قەسەم بەخوا نەگەوەی کە نوکتاکە لەسەر خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم کە پێی بێ ئیمانە بێ ئەوەشی کە لە مەجلیسەکەیان بێدەنگە و بەدەمیەوە پێکەنی وەکو ئەو وایە باشە لەوانەیە بڵێن ئەمە لە خۆیەوە قساکە نەخێ 3 ئایەتی قورئانی لەسەرە پێکەوە ئایەتی 64 65 66 سوورەتی تەوبە دەبڕۆن بیخوێنەوە دەی شەڕی تەبووکە شەڕی تەبووک یەکێکە لە گەورەترین غەزاکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە هیچ شەڕێکە ئەمەی خەڵک کۆ نەکردبووە سەحابە و جەنگاوەری کۆ نەکردبووە 40,000 سەحابەی کۆکردوتی ئەوەی نێری نێ و دەستی چەگەگرێ بێ لەگەڵما ئەوەی نێ منافقە تەواو بەشێکی زۆر لە منافقەکانیش هەر لەگەڵ پێغەمبەرە هاتن صلی الله علیه و سلم شەڕێکی گەورە وتیان ڕۆم هاتوو بە 200,000 و پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی ئیسلام لە خەتەرایە ئەبێ ئێمەش بچین بۆیان دیفاع لە مەدینە بکەین دیفاع لە پایتەختی ئیسلام بکەین والحاصل باسی شەڕەکە ناکەین ئەوە نێ جێشێکی 40,000 بەڕێیا بڕوە لە شوێنانە بێ بۆ ئیسراحەتی بکات هانێ بخوا ئاوێ بخوات و تۆ سەرخەوێ گەشتێنێ لە یەکێ لەو شوێنانەی کە وەستا بوون پێغەمبەر صلی الله علیه و سلم یەکێ لەو جێگەیانەیە ئەو نییە فەسیل و تیپ دانیشن هەرێک و جەماعەتەکەی خۆی پێکەوە کۆمەڵێ برادەر ئەڵقاگرن چێشتێکە خۆن نانێکە خۆن ئاوێکە خۆنەوە دوو قساکەن ئیسراحەتێکن لە یەکێک لەو ئەڵقانەیە کۆمەڵێک دانیشتون خوا پەنامان بە دیفاق لە دڵیانایە ئەوە هاتوون لە دوای پێغەمبەری صلی الله علیه و سلم هاتوون بۆ غەزا یەکێکیان دەڵێ جەماعەت ئێمەش بەڕاستی حاشا بێعەقڵین بۆ کاگە ئەیت خاوەرە ڕەشمەی خۆمان ناوەتە دەست ئەم پیاوەزای نەماننا بە چ داری گۆڵێگە بە پێغەمبەر عەلەیهی سەلام شوێنی کەوتووی ئەم جارامان با بۆ شەڕی ڕۆم یەکیانوتی جەماعەت ئەزانە شەڕی ڕۆمی شەڕی عەرەبە پێپەتێگانی خۆمانە ئەواڵن 2000 دانە ساڵە دەوڵەتن جلەکانی بەریان هەموو ئاسنە بەرگی وڵاخەکانیان ئاسنە ڕمەکانیان 3 مەتر درێژە چێکە ئێمە شەڕی ئانەمان پێکرێ بەخوا یەکیاوتی واللهی لەکەئەنی بیکم غەدەن مقەڕەنینە فی الئەصفاد لە بەرچاومەسبەینی هەمومان ئاوە کە لە بچەکراوین گیرای ڕۆمەکان بەدار تێمان هەڵێن بەخوا باش خۆمان ناوەتە دەزەم پیاوەزای چیمان لێک ئەمە پێغەمبەر صلی الله علیه و سلم مە هاتووشن بۆ غەزا لە دوای پێغەمبەری صلی الله علیه و سلم کە دوانە بە فشقیات و بە قسەی بێمەعنا یەک کەسیان تیا بوو هەستە ناوی مەحشی کوڕی هەمیر بوو سیاسە پێرەی وکتی وازان نەقەنجی وی ئێوە باسێکەنەوە ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم ئەو لە خۆی هیچ ناکە بە ئەمری خوا هەموو شتێکە چۆن قسەی واکەن دە باشە تۆش خۆ کاکە سوحبەتێکمان کرد خۆ هیچمان نەوتووە وتی خوا تۆ بەشادن بەرین لەو قسانی کایکرد والله لوددت أن أجلد 100 جلدة وأن لا ينزل فينا قرآن وتي سن بالله حتى كان صدر من اللي بدري آيات القرآن ده أنا بس مسلمانة كل كاك الأخوان تسنو قصانة شيء كان وبيغمري خواه صلى الله عليه وسلم خواه سكوتي بيداوا هاد لو كاتا يا أبو كأنا بريشتا بيغمر صلى الله عليه وسلم هاواري كل عماري كرياسر اللي وينسيقو عمار يقول يا رسول الله وتي أدرك القوم فقد احترقوا وتي أما فريقا وجماعتك وآل يا كانت على العثمان وآقدنا هاتو تخوارو نيسي تانون بخواي سان جبريل هاتو بلام الله خريك العثمان وصائقين داباري وجماعتك فوتيني هات عمار وتي أرينك بتيني وخليكي تشين الله انتي بقرآن بيغمبر صلى الله عليه وسلم وحي بو هاتوا
قال ئەو جەماعەتەی خەریکە خوای گەورە غەضەب بیان لەگری ئاگریان بەسەردا بارێن هاتنە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان یا رسول الله إنما كنا نخوض ونلعب بەخوا هەر سوعبەت بوو بە سوعبەت وامانوود ئەو شتانەمانوود پێشەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلم جوابیان باتەوە قورئان خۆی جوابی دەیازان فەرمووی قل أبي الله وآياته ورسوله كنتم تستهزئون أي محمد بيان بڵێ آخر نوکتەتان گاڵتەکردتان بەخوا و بە قورئان و بە پێغەمبەرەکەیە کرد لا تعتذروا معذرت نهێنەوە قد كفرتم بعد إيمانكم قد كفرتم قد يجي مامۆستا تحقيق وتوكيد الزمانية يعني بأكيدي بحقيقي تازە كافر بوون نەكافر بوون بعد إيمانكم ئیمانیان هێنا بەڵام پێی کافر بوونەوە بۆ قسەی کە لەوێ کردیان گاڵتەکردن بەخوا و بە قورئانەکەی خوا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەک لەحظە دین و ئیمانیان دۆڕان اینجا فەرمووی إن نعفو عن طائفة نعذب طائفة وتی ئەگەر لە کۆمەڵێکتان خۆش بم ئەو کەسەی کە بە جیا جیابوو هەستا پێ خوا ئەوی لێ جیا کرد خوا ظڵم لە کەس ناکات بەس ئەو کەسەی لێ جیا کردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی تۆ جیا کردەوە تۆ ئاەتەکەڵێ تۆ نە بەڵام ئەوانی کە ئیلا ئەبێ جەهەنەم بچێشن دۆسی ئەو بەڵا بە نەسڵی قورئانی تێبێت تۆ جەهەنەمی بی کە هیچ شتێ فریاد ناکەوێت لا تەبدیلە لکەلیمات الله قسەی خوا بە هیچ شێوەیە ناگۆڕێت